خوا جل جلاله لێ ئەپاڕێمەوە کە خوای پەروەردگار یارمەتیم بەی تەوفیقم بەی ئەو تەمەنە کورتەی ماومە لە خزمەت پەیامەکەی ڕەسوول اللهدا بێ صلی الله عليه وسلم و داواکارم لە خوای پەروەردگار لە نیعمەتی ئیسلام کە بەشی منیدا بە ئەندازەی مەخلوقاتی خۆی پاداشتی ئەو مامۆستا بەڕێزانە بداتەوە کە منیان فێری خواناسی کرد دەستی منیان گرت بۆ سەر سیراط المستەقیم بە تایبەتی ئەو مامۆستا بەڕێزانەی لەم شارۆچکەی عەربەتەدا منیان خستە سەر ڕێگەی علم چاوی منیان کردەوە دڵی منیان کردەوە لە بەروبووم و لە کانیاوی محبەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم داواکارم لە خوای پەروەردگار بەرەکەتی خۆی بڕژێ بەسەر دڵیانە بەڕێزان و خۆشەویستان جەسارەتە لە ڕووی بەڕێستانە بە تایبەتی زانایان و مامۆستایان و ڕیشسپیان من شتێک بڵێم بەس ئەوەندەم هەیە ئەوەی مامۆستایان فێریان کردوم منیش بە ئەمانەتەوە پێشکەش بە ئێوەی بەڕێزی بکەم هەروەکو شێخی گەیلانی ڕۆحی پیرۆز و بەرز و بڵند بێ لە خزمەتی باری تەعالا کە ئەفەرمێت داواکاریەکم هەیە لە خوای پەروەردگار ئەویش ئەوەیە فێرم بکە ئامۆژگاری مسلمانان بکەم یەک داواکاری بۆ لە خوای پەروەردگار کە لە ژیان نامەکە باس ئەکرێت ئەویش ئامۆژگاریکردنی مسلمانانە ڕێ ڕۆشنکردنەوەیە منیش لێرەدا ئەچمە خزمەت بەروبوومی خۆشویستنی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە مسلمانانی جیهان و بە تایبەتی میلەتی کوردمان لە هەر پێنج فەرزەی نوێژەکە لە پێش نوێژ و لە دوا نوێژ دەم بە سڵاواتدان لەسەر ڕەسوول الله صلی الله عليه وسلم محبەتی خۆیان دەرئەبڕن لە ڕوانگەی ئاەتەکانی قورئانەوە ئەچینە خزمەت بەروبوومی محبەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم یەکەمینیان خوای پەروەردگار جل جلاله بڕیاری داوە هەر کەسێک ڕەسوول اللهی خۆش بوێت بەروبوومەکەی ئەوەتانێ خوا خۆشی ئەوێت و لێشی خۆش ئەبێ ئەوە تا خوای پەروەردگارە فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم واتأي محمد صلى الله عليه وسلم بأمتكت بخلقي رابقينا هر كسي خواي خوش أويت باشوين توب كوي بقسي توب كاتو توي خوش بويت أو جا خواي پروردگار أو كسي خوش أويتو وليشي خوش أبيت دو همينيان محبتي رسول الله صلى الله عليه وسلم دروازي هدايته سراي هدايته خواي پروردگار فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم وإن تطيعوه تهتدوا أجر إيوة إطاعي رسول الله بكن أو خوش بختبن هداية دراون چارەنووسان ڕوون و ڕۆشنە سێهەمینیان هەر کەسێ محبەتی ڕەسوول اللهی هەبێ باشترین و هەڵبژاردەترین دۆست و یار و هاوڵی هەیە ئەوە تا خوای پەروەردگارە فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا خواهی تبارک و تعالی جل جلاله أفرمي هر کسی بگوی خواهی پروردگار بکات و بگوی رسول الله بکات و محبتی لقبقسه کردنی در ببرد اول روژی قیامتا هاول و هاودمی پیغمبران و سرراست و راستگویان و شهیدانی ڕێگەی خوا و پیاوچاکانە خواهی پروردگار شایەتی باشترین هاوڵێتی ئەدا بۆ ئەو کەسەی کە لە خزمەتی ڕەسوول الله دایە صلی الله عليه وسلم خاڵێکی تریان هەر کەسێ ڕەسوول اللهی خۆش بوێت مژدەی لێبێ خوای پەروەردگار ڕەحمەت ئەڕێژێ بەسەریا ئەوە تا خوای پەروەردگارە فەرمێ وأقيموا الصلاة وآتوا الزكاة وأطيعوا الرسول